وانەیەکی دیکە بریتە لە جوڵەی نووسین لەگەڵ شەپۆلەکانی دەنگ. چۆن وا بکەین وەکو ئەو ڤیدۆیە بینن ئەو نووسینە لەگەڵ شەپۆلەکانی دەنگ جوڵە بکە. لەو ڤیدۆیە بەوردی بەشەکانی ڕوونەکەینەوە لەگەڵمان بن. سەرەتا ئەو فایلە دەنگەی کە هێنین ئەبێ لەسەر شێوەی وەیڤ بێ. ئەچین فایلێک دێنین کە فۆرماتەکەی لەسەر شێوەی وەیڤە، ئەهێنینە ناو تایملاین. دواتر لە بەشی ئیفێکت لایبرەری ئەچین فیوژن کۆمپۆزیشنێک دێنین، سێرچی لێ بکەن فیوژن کۆمپۆزیشن وەکۆی بینن، دراژەکەینە سەر بەشی دەنگەکە. دواتر ئەچینە سەر بەشی فیوژن. لێرە لە بەشی فیوژن تێکستێک زیادەکەین، تێکستێک هەر بەدراکردن هێن ناو بەشی فیوژن. دوای تێکستەکە بە کەیف خۆش شتێکی لەسەر بنووسە، دانسی. دواتر چین سەر بەشی لەیاوت. لێرە لە بەشی زێ بە کەیف خۆمان تۆزێک زیاد و کەمیەکەین. دواتر ڕایت کلیک لەسەر ئێرەکەینە لە بەشی لەیاوت، ئەچینە سەر مۆدیفای، چینە سەر مۆدیفای یەکەم داناڵە بژێن کە ئۆدیۆیە وەی. ئەو جاریان چینە سەر بەشی مۆدیفایر. لەوێ ئەچین لە بەشی براوز ئەچینە و فایلە بینینەوە، ڕەپتیەکەین لەگەڵی. دوایی دێنە سەر ئەو بەشانە. لێرە توانین تۆزێک زیادی کەی ئەوانە ئەتوانین وەک خۆی لێ بگەڕی. دێنە لە ئاخیری ئەو دانەیان هەڵەبژێرین کە نووسراوە ئەنساین مێدیان. لێرەشیان ئەو بەشیان ئەمپلیفای سکەیل تۆزێک زیادەکەی. دواتر دەهین بەشی تێکستەکە بەستینەوە بە بەشی مێدیا ئاوت. ئێستا چینەوە سەر بەشی تایملاین، پلەیەکەی. بەو شێوەیە زۆر بە ئاسانی توانی هەر تێکستێک بمانەوێت جوڵەکەی لەگەڵ جوڵەی شەپۆلەکانی دەنگ بگونجێنی. لەوانەکانی داهاتووشدا باسی بەشێکی دیکەی بەرنامەی داڤینچی ڕیزۆڵڤەکەین. هیوادارم لەگەڵمان بن.